چینە تەوەری دووەمی بەرنامەکەمانسانە وەکو لە سەرەتای بەرنمەیە ئاماژەمان پێکرد کە باز لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی ڕاپەڕینەکەین کە کار و چالاکیەکانیان و ئەو ڕێکارە نوێیانەی کە گیراونەتە بەر بۆ دەرهێنانی پاسپۆرت بزانین لێوێش بە هەمان شێوەی شارەکانی تر ئەنجام بدرێت و قسە و گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ بەڕێز ئاودێر عەزیز بەڕێوەبەری پاسپۆرتی ڕاپەڕین کە ئەمبیانی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لە گەڵمانە. کاک ئاودێر بانیت باش و سڵاوت لێبێ، کار و چالاکیەکانتان چۆن ئەڕوا و ئەو ڕێکارە نوێیانەی کە لە بەڕێوەبەرایەتیەکانی تری پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت لای ئێوەش بە هەمان شێوە و ڕێکارە نوێیانە ئەنجام بدرێت بۆ هاوڵاتیان؟ بانی ئەوەش باش و سپاس سڵاو لێوە. بڵێ سیستمی پاسپۆرتی عراقی وەکو پێشتر ڕوونکراوەتەوە و دیارەکە لە هەموو شارەکان یەک سیستمە و یەک جۆر کارکردن هەیە بە خۆشحاڵیەوە ڕانێش بە هەمان سیستم و بە هەمان ڕتمی شارەکانی تر دەڕوا. هەندێک بابەت هەیە قەرەباڵغی و چۆڵی ئەوە دەورە بینیە کە کەوێتە سەر سەبەبی سزبوونەوە یان خێراتریکردنی کارەکان، بەڵام وەکو بەڕێوە بچوونی کاروبار بەڵێ هەمان سیستەمە لە هەموو شارەکان. بەڵێ باشە دەبێ پرسە بڵێ کوبیستی ئەمێ کاک ئاودێر. بەڵێ کاک ئاودێر، ئێمە ئەمڕۆ باز لەوە ئەکەین کە بزانین شێوازی دەرهێنانی پاسپۆرت لە ڕانی یاخود لە ئیداری ڕاپەڕین چۆنە؟ ئێمە لە سلێمانی لە ڕێگەی موبایلەوە مۆعیدێک دانەی بۆ خۆت سەرەیەک دانیت و داواتر ناوێتەوە ئەو ڕۆژی کە ناوێتەوە سەردانی بەڕێوەبەرایەتیەکە ئەەکەیت و هەمان ڕۆژ ئیتر بە چەند کاتژمێرێک بە چەند سەعاتێک کە پاسپۆرتەکە و تەواو بێت و وەریەگریتەوە هاوڵاتیەکە وەریەگرێتەوە. لە ڕانێش یاخود لە ئیداری ڕاپەڕینیش بە هەمان شێوەیە. کاک ئاودێر، ئەگەر کاک ئاودێر گوێی لە من بێت، ئێمە برادران ئەگەر بتوانن کێشەکەمان بۆ چارەسەر بکەن بۆی دەنگی ئێمە بگاتە کاک ئاودێر عەزیز بەڕێوەبەری پاسپۆرتی ڕاپەڕین. کاک ئاودێر ئێستا گوێت لێمە؟ کاک ئاودێر دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک ئاودێر داخراوە یاخود گوێی لە دەنگی ئێمە نییە. کاک ئاودێر ئەگەر گوێت لە من بێت پرسیاری ئەوەم کرد کە لە بنمونە لە شاری سلێمانی پارێزگای سلێمانیە وا دیارە کاک ئاودێر گوێی لە ئێمە نییە، هەوڵین کاک ئاودێر لە زووترین کاتە وەربگرینەوە بۆی بتوانین گفتوگۆکانمانی لەگەڵا بکەین. سانە لە ئێستاە لە پارێزگای سلێمانی ئەگەر بە نمونە باس بکەین کە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی یەکێکە لە بەڕێوەبەرایەتیە نمونەیەکان لە هەموو عێراقەکە هەڵبژێراوە و پلەیەکی زۆر بەرزی هێناوە لە خزمەتکردنی هاوڵاتیان لە دەرهێنانی پاسپۆرت یەکێکە لەو لایەنانەی کە هەموو کەسێک پێویستی پێیەتی و هەموو کەسێک ئەبێ خاوەنی پاسپۆرتی خۆی بێ و ئەم پاسپۆرتەش ئەبێتە هۆیەوەی کە تۆ بتوانانی لە ڕێگەیەوە سەفەر بکەی، گەشت بکەی بۆ وڵاتان و کار ئاسانیت بۆ بکرێت لە ڕێگەی پاسپۆرتەکەتەوە. جاران کە ئەچیت پاسپۆرتی دەرهێناسانە ئیجرعاتێکی زۆری هەبوو و ماوەی نزیکەی هەفتەیەکی ئەویستا و تۆ ئەم پاسپۆرتە بەدەستبێنیت و ئەو شتانی کە هەیە جێبەجیانکەی. بەڵام ئێستا خۆشبەختانە بانی سعات هەشتا ڕۆی سعات 2 سعات ماڵۆژ دەتوانانی سەرەکەت بەڵێ لە ماڵی شۆتانی بە پاسپۆرتەکەی خۆتە گەڕێتەوە. جا ئێساگر کاک ئاودێر گوێی لە دەنگمان بێ پرسیاری ئەوم کرد کاک ئاودێر لە سلێمانی کە ئەتەوێ بچی بۆ پاسپۆرت دەرهێنان لەوە بەڵێ کێشەیەکی تەلەفۆنمان بۆ دروست بوو، ئێمە داوای لێبوور نەکەین. لە سلێمانی ئەکە ئەتوێ بچی پاسپۆرت دەربێنی شەوەکەی لە ڕێگەی موبایلەکەتەوە مۆعیدێک وەرەگری، ناوی خۆ تۆمارەکەی تو مۆعیدێک وەرەگری کە ناوت دێتەوە یەکسەر ڕاستەخۆ ئەچی بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرت لە هەمان ڕۆژە تۆ مامەڵەکانە تەواوەکەیت و داواکارێکە و پێشکەشەکەیت و یەکسەر پاسپۆرتەکەش وەرەگریتەوە. لە ئیداری ڕاپەڕینیش بە هەمان شێوەیە کاک ئاودێر. بڵێ بە شکلێکی عام هەموو عراق وای لێ هاتووە، هەموو شارەکان وای لێ هاتووە. وەکو باسم کرد هەندێک جار هۆی قەرەباڵغی یان زۆری تەمۆحی دانیشتوە هاوڵاتیان بۆ ئەو دەرهێنانی پاسپۆرت لۆ دروستەکە شەر نییە
تۆ ئەم شەو بتەوێ حجزەکەت بەرکەوێ لەوانێ بۆ 2 ڕۆژتر 3 ڕۆژتر بەردکەوێ بەڵام کە دەی معاملەکە دەکەی ئەو ساعاتی کە معاملەکە دەکەی دوای ساعاتێک ساعت و نیوەک تا 2 ساعت دەی بە خاوەنی پاسپۆرت ینی شەکە بۆ شێوازەیەکە بڵێ بۆ پاکوخانەیە کە باس کرد بەڵێ کاگاودێر ئەو پێداویستیانی یاخودە و مەرجانە چین بۆ هەر هاوڵاتیەک کە پێویستە پێش ئەوەی پێش دەرهێنانی پاسپۆرت پێی بێت یاخود وەکو مستەمسەکێک پێ بێت بۆ ئەوی بتوانێت بێتە خاوەنی پاسپۆرتی خۆی. تاکە شتی ضروری کە ضرورە هاوڵاتی پێی بێ کارتی نیشتیمانیە ینی هاوڵاتیە بێ خاوەنی کارتی نیشتیمانی بێ ئەوە یەکێکە لە هەر ئەساسەکان و دواتر ئەگەر پاسپۆرتی کۆنی هەبێ پاسپۆرتە کۆنەکەش بێنێ لەگەڵ خۆیان و ئەگەر لێون بۆیان تەڕ بووە دەبێت باسی بکە بڵە لێمون بوو ئەگەر لێون بوو بێ و کاتە جۆری معاملەکەی لە ناو سیستەمەکە بە شێوازێکتر بۆ دەکرێت چونکە پێویستی بە بڕیاری مەحکەمە و هەندێک ئیجراعاتی تر دەبێت. بەڵێ بەڕێوەبەرایەتێکی ئێوە کاکاودێر توانای ڕایکردنی چەند مامەڵەی هەیە لە ڕۆژێکە ینی چەند هاوڵاتی ئەتوانن سەردانی ئێوە بکەن کە ئێوە گرفتان بۆ دروست نەبێت و بتوانن مامەڵەکانیان ڕای بکەن. لە ڕاستیدا ئێمە نووسنگەین بەڕێوەبەراتی نین حەزم کردەوە بۆ ڕێکەمەوە ئەوەی کە بەڕێوەبەراتیە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیە ئێمە نووسنگەین وەکو ڕانیە و هەڵەبجە و کەلار و چەمچەماڵ و ئەو شارانی تر ئەوانە نووسنگەن لە ڕاستیدا ئێمە بەهۆی بچووکی شوێنەکەمانەوە تا ئێستا ئێمە 4 کۆمپیوتەرمان بۆ دابین کراوە بۆ ڕایکردنی هاوڵاتیان ئەو 4 کۆمپیوتەرە بەپێی ئەو سیستمی بڵێن ستافی هەندەسی بەغدا بێ 120 کەس بەڕێ دەکرێت ڕۆژانە ئێمە دەتوانین بەپێی ئەو 4 کۆمپیوتەرە 120 کەس ئەوەی منە ڕاست کردەوە دەستخۆش بەڵام با من بە شێوەیەکتر بیکەمەوە بە پرسیار لە جەنابێت من کەوتم بەڕێوەبەرایەتی کە جەنابەت وتە نووسنگەیە دەستخۆش بۆ ئەوەی کە ئەو بابەتەوە بۆ من ڕاست کردەوە بەڵام بەڕاستی پێویست نییە ینی لە ئیدارەی ڕاپەڕی ناکە سەر و 500,000 کەس هاوڵاتی دانیشتووی ئەو ناوچەیە بەڕێوەبەرایەتی نەبێ و تەنها نووسنگە بێت. خۆی لە ڕاستیدا ئێمە دەبوو محافەزە باین کێشەکە لەوەدا بەڕێوەبەراتەکان لە محافەزەکانن زیاتر بەڵێ ماڵە کاگاودێر وا دیارە کاگاودێر محافەزەیەکی سەربەخۆ بووینایە بەڕاستی. بەڵێ باشە کاگاودێر دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم تێچووی ئەم مامەڵەی کە بەڵێ سەوتم باش نایە بابە تاوا دەست خۆش کاگاودێر فەرموو سانە بەڵێ کاگاودێر ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کە تێچووی ئەم مامەڵەیە چەندە کاتی هاوڵاتیان دیانێت بێنە خاوەنی پاسپۆرتی خۆیان. تێچووی مامەڵی پاسپۆرت بۆ دەرهێنان و بۆ بڵێ نوێکردنەوە 91,000 وەکو لە هەموو عراق وەکو باسم کرد هەموو یەکشتە 91,000 دینارە. بەڵێ باشە کاگاودێر بەڕاستی پێمان خۆشە کە زۆر بە تێر و تەسەلی و بە تەفاسیلی قسە بکەین بێکەوە بەس دیارە هەم کێشەی خەتی ئەنتەرنێتمانە بێ ئەوە زۆر جار ڕوبەڕی خۆشتانە بێتەوە کە هاوڵاتیانیان ئەڵێن خەتمان یاخەت وەستاوە لە بەغاوە هەوڵەیەن ئێمە لە بەرنمەکانی داهاتووە بتوانین وەرد بگرینەوە بەڕاستی بۆ ئەوەی هەم ئەو زانیاریانی لای جەنابەوە قسانەی کە لای جەناب بتوانین بەڕێکی بە هاوڵاتیان بگا بەڵام دیارە بۆی خەلەلی تەکنیکیەوە ناتوانین بەردەوام بین هیوادارم لە ڕۆژانی داهاتووە بتوانین دووبارە لەگەڵ جەناب تا بەرنامە بکەینەوە بۆ ئەوەی من بەجلی کوردیەوە هاتم خۆم حازر کرد بوو ڕیژێ قسە بکەم بەسەرێکەوە بەس مادەم خەتەکە ڕێگە نەدا وڵی خەت و دیارە خۆم حازر بەجلی کوردیەوە کۆمەڵی قسە بکەم بەس مادەم میشەکەەوە ئەم جاریان هەر بەجلی کوردیەکەەوە لەگەڵ تا بەردەوام بین دەستەکانە خۆش بێ سپاس بۆ کاگاودێر عەزیز بەڕێوەبەری پاسپۆرتی ڕاپەڕین کە ئەگەر چارەسەر بووە ئەگەر چارەسەر بۆ بۆی بەردەوام باش ئەوە دیارە لە کۆنتترۆڵەوەڵەن چارەسەر بووە کاگاودێر بەردەوام بین قساکەم ئەگەر ڕەزام گران نەبێ کاگاودێر
بە جوانی جۆ لە منە پاسپۆرت بۆ نوێکردنەوە دەرهێنان 91,000 ئەوکو هەموو سیستەمی عراق هەر یەکشتە. بەڵێ من جۆم لە تۆیە با سەریع قسەینەوە ناو مۆزوعەکە. باش کاگاودەر لەم ماوەی پێشووە لەو ماوەی پێشووە حکوومەتی عێراق باسی لەوە کرد کە ئەو هاوڵاتیانی کە لە دوای جەنگی جیهانی ببورە لە دوای شەڕی ئێران و عێراقەوە لە ئێران ماونەوە ئەتوانن بگەڕێنەوە. ئێوە لە سنوورەکەی خۆتانەوە هیچ کەسێک گەڕاوەتەوە بۆی بتوانن ڕێکاری دەرهێنانی پاسپۆرتیان بۆ ئەنجام بن؟ ئێمە تا ئێستا حاڵەتی لەو بابەتەمان نەبوو، هەرچەندە بۆ مەسلەی گەڕانەوە ئەوە ڕەبتی بە دایرەی قامەوە هەیە، بەڵام بۆکو داخوازی هاوڵاتیان هاتی بێتن داوای ئەو شتیان کردبێت تا ئێستا گوێبیز نەبووین نەوەڵە. کاگاودەر ئێمە جۆمان لە جەنابتە ئەگەر پێم بڵێ وەکو پێشتریش لەو کاتیا دەنگت نەما بۆیە من خەویستم بەرنامەکەش کۆتایی پێ ژنا پیاوە حەزەکە لەگەڵ جەنابتە بەرنامە بکە بەم جلە کوردیە جوان و بمزانیا منیش جلی کوردیم لە بەراکرد بەڕاستی، بەڵام دەنگە بە باشی ناگەشتە لاوانەوە خەتای خالی دەکە وەرە بۆ ڕانیە وەرە باڕاستەوە خۆ بە خۆمان ئەوە بە خالید بڵین خالیدی پامنێرمان بڵین کە ڕۆژێک دابنێ بینە خزمەت. کاک ئاودەرجان پێم بڵیت کە پەیوەندیتان لەگەڵ بەغداد بۆ دەرهێنانی پاسپۆرت بۆ هاوڵاتیان، ینی ئەو ڕێنمایانەی کە دەرەچێت لە بەغدادەوە ئێوە ڕاستەوخۆ بۆ ئێوە دیار لە سلێمانیەوە ئێوە ڕێنماییتان بۆیێت. ڕێنمایەکان ڕاستەوخۆ لە ڕێی ئیمێڵ و بڵێن مراسلاتەوە ڕاستەوخۆ پێمانەگا و ڕەبتمان ڕاستەوخۆ لە کاروباری پاسپۆرتە ڕاستەوخۆ لەگەڵ بەغداین. لە ئیشوکاری ئیداریە ئەوە سەر بە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانین و سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانین، بەڵام لە ڕووی ئیشکردن لەگەڵ بۆ دەرهێنانی پاسپۆرت و معاملەی پاسپۆرت و کاروباری پاسپۆرت ڕاستەوخۆ ڕەبتمان بە عێراقەوەیە و لەخوا بە زاویە ڕەبتەکان زۆر باشن، چونکە هەمووی بە ئەلکترۆنی و هەمووی بە ئیمێڵ و بە زۆر بە سەریعی ئیشەکان دەڕوە. باشە کاگاودەر دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم، ڕەنگە هەندێک لە دەروی وڵاتن نەتوانن پاسپۆرتەکانی خۆیان نوێ بکەنەوە یاخود پاسپۆرتی عێراقی خۆیان لەگەڵ خۆیاندانە بێت و بەڵام لێرە بیانێ پاسپۆرتەکانیان نوێ بکەنەوە. ئێوە چۆن کار بە وەکالەت دەکەن؟ کار بە وەکالەت خاصە دەکەن یاخود بە وەکالەت عامام کاریانە بەڕێ دەکەن؟ ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی وڵاتن ئێمە لێرە ناتوانین هیچیان بۆ بکەین مەگەر ئەو کاتەی کە دێنەوە بۆ ناو دایرەکەی خۆمان. ئەگەر لە دەرەوەی وڵاتە ڕاستەوخۆ لە ڕێگەی سەفارەتەکەی خۆیەوە سەردانی سەفارەتی ئەو وڵاتە دەکا و لەوێ معاملەی پاسپۆرتی بۆ دەکەن و هەست پێویستێکی بێ بۆی دەکەن، بەڵام هاوڵاتیەکە لێرە تەواجودی نەبێ موجود نەبێ ئێمە بە وەکالەت ناتوانین ئیشی بۆ بکەین. باشە کاک چونکە پێویستمان بە بەسمەی چاو بە پەنجەمۆرە و بە وێنەگرتنی ڕاستەوخۆیە. باش کاگاودەر لەو کاتیا دەنگت قەتع بوو بۆیە بە باشی گوێم لێ نەبوو کە ئێوە ڕۆژانە چەند هاوڵاتی سەردانتان نەکات و توانایی نووسنگەکەتان چەندێکە بۆ دەرهێنانی پاسپۆرت لە یەک ڕۆژە؟ بەڵێ ئەوە بەپێ ئەو سیستەمە هەندەسەی کە دانراوە هەموو نووسنگەیە کە خاوەنی 4 کۆمپیوتەر وێستان ئەوکو سامپڵێک نووسنگەی پاسپۆرتی ڕانی خاوەنی 4 کۆمپیوتەرە 120 کەس ئاخر کەس بڵێن ئاخر دەرەجەی ڕێژەی بەرز 120 کەس دەتوانین لە ڕۆژێکدا. بەڵێ 120 کەس باشە. پلانتان هەیە کە داوای کۆمپیوتەری زیاتر بکەن بۆ نووسنگەکەتان بۆی هاوڵاتیەکی زیاتر بتوانێت سوودمەند بێت لە وەرگرتنی پاسپۆرت لە سنوورەکەتانە؟ ئەزانی پلانمان هەیە بەس ئەو پرسیارە ینی ئەماباتەوە بۆ بری زۆر قوڵی کەس لە سەرەتای 2009ەوە ئێمە چەند ئەفسەر و کارمەندێکمان هەیە لە 2009ەوە بە تەنسیب هاتوونە لاوان تا ئەمڕۆ بە بەردەوامی کار دەکەن تەنسیبەکان نەبوو بە سابت بوون ینی نەگوازراونەوە بە تەواوەتی ئەوەش بەداخەوە تەسیری هەیە بۆ سەر سستی و قەلەقی کارمەندەکان. ئێمە ئەفسەر و کارمەندەکانمان زۆر کەمن لەگەڵ ئەوەشدا تەنسیبن، بەڵێ ئەگەر ئێمە کارمان کردو کتاب و پەیوەندیشمان هەیە بڵێن ڕۆژان هەم داوای کۆمپیوتەری زیاتر کە بۆمان بکرێت هەمیش داوامان کردووە کە ئەفسەر و کارمەندمان بۆ زیاد بکرێت بۆی ئەو 120 بگەینە ڕێژەیەکی تری بەرزتر و
زۆرترین هاوڵاتی بەڕێ بکەین لە ڕۆژاندا. باشە کاگاودێر چیت ماوە بوومان پێمان بڵی لە کۆتاییدا فەرموو. وڵی ئەو داواکاریمان زۆر زەڕورە یەکیان ئەوەیە کە ئەو کارمەندوو ئەفسارانمان بەڕاستی پێویستیان بەوەیە کە یەکجاری بگوازرێنەوە ڕاژەکان یا بگوازێتەوە سەر بڵێن پاسپۆرتی ڕانیا ئەوە یەک دومیشان ئێمە بووینێتە خاوەنی زەویەکی باش لە سنووری دارێ ڕاپەڕین بە خۆشحاڵیەوە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە پرۆژەیەکی کۆمەلگای دایرەکو کارتی نیشتیمانی و پاسپۆرت و ئیقامە و کارتی زانیاری هەمومان لەناو ئەو زەویەدا جێمان بکرێتەوە بینایەکی سەردەمیانەمان بۆ دروست بکات کە شایستەی ئەوە بێ هاوڵاتی تێدا خزمەت بکرێت ئەوە داواکارێکەمانە بەشکم ئیشەڵا لە ڕێگەی ئێوە خوای گەورە و پەیامەکەمان بگات و بۆمان جێبەجێ بکرێت. ئێمە ژومێت دەکەین پەیامەکەتان بگاتە جێخۆی دەست خۆش کاگاودێر سوپاس بۆ ئاودێر عزیز بەڕێوەری پاسپۆرتی ڕاپەڕی کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بوو.